ئێمە لە ئێستاە تیمەکانی خۆمان پێشترش کە لە چەند وەختێکی پێشەوە ئێمە تیمان دروست کردووە بەڵام ئەو تیمانە عدەدەکانیان زیاکەین ژماری تیمەکانمان زیاد کردووە و چالاکتریانەکەین و بە هاوکاری بەڕێوەبەری تەندروستی سلێمانی بەڕێز کاکتۆر سەباح لەڕێی ئەوەوە کە ئەمڕۆ تیمی خۆی ناردوتە لای ئێمە بۆ زانیاری زیاتر و ئامۆژگاریکردنی تیمەکان کە چۆن هەستن بە باشتر بە شێوەیەکی زانستیانەتر ئیشەکانی خۆیان بەڕێوەبەرن. لا لا حق مكان يكسر هذا